بەشێکی جوانی و مانەوەی سروشت و پاراستنی ژینگە ئەوەیە کە ئاژەڵە کێویەکان باڵندە کێویەکان لەنێو ئەو سروشتەی کە هەمانە پارێزراو بن. خۆشبەختانە بە بەراو بە ساڵانی ڕابردوو لە ئێستادا پاراستنێکی باشەیە بۆ پاراستنی ئاژەڵی کێوی بۆ باڵندەکان. بەڵام ئەوەی کە گرنگە خودی مرۆڤ خۆیەتی کە وشیارێکی وای هەبێ زانیارێکی وای هەبێت کە ئەمە جوانێک دەبەخشێ بە سروش بە ژینگەکەمان کە هەمیشە بەردەم هەوڵ بدەین ئاژەڵ و باڵندەی کێوی بپارێزین. زیاتر گفتوگۆی ئەم بابەتە دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز پرۆفیسۆری یاریدەر دکتۆر سالم نیعمەت پسپۆری ژینگە و ئاژەڵی کێوی. کاک دکتۆریان زۆر بەخێربێ سپاسم خوا بەخێربێ. ئەگەر لە ژینگەوە دەست پێ بکەین ئەهمیەت و گرنگی ژینگە میشە بەردەم باسمان کردووە. ژینگە و ئاژەڵ و باڵندەی کێوی پەیوەندیان بە یەکەوە هەیە؟ بەینتان باش بەدڵنیایەوە ژینگە بە ماناگشتەکەی ئەوەیە کە زیندەوەرتیایە ژی ئیتر زیندەوەرگە چ مرۆڤ بێت چ ئاژەڵ بێت چ دار و درەخت بێت لە کۆتایی هەر زیندەوەرە. ئەم سێ کوچکە ئەساسیەن بنەمای ئەساسی ژینگەن جگە لە یەکەکانی درۆک و خاک و ئاو کە ئەوانش بنەما جەمادەکانن و ئەوانش ڕاستەوخۆ ڕەوتیان هەیە بەبێ ئەوە ژینگە دروست نابێت. حتمەن ڕەوتێکی تەوەیان بەیەکەوەی و یەکتریش تەواوەکەن بەدڵنیایەوە. زۆر باش کاک دکتۆر زۆر جار ئێمە لەوانەیە وا حاڵی بوو بێتین ینی بە هەڵا ئەم تەفسیرەمان بۆ کرابێت کە هەموو شتێ لە خزمەت مرۆڤایەتیایە لەسەر زەوی ئەو ئاژەڵ و پەلەوەر و گیاندارێکی ویانی هەن لە خزمەت ئێمان و ئێمە هەر کاتێ بمانوێ ڕاویانەکەی بمانەوێ بۆ کیف و سەفای خۆمان بەکارێنین بەڕاستە بەتێکی شتێکی دروستە؟ نەخێر دروست نییە لە ڕاستیە چکە ئەگەر سەیری مێژووی زەویش بکەین خۆی گەورە ئینسانی ئاخرش دروست کردووە بۆیە پێش ئینسان چەندین کایناتی تر هەبوو خۆی گەورەی تر بیناوبین لە بین ناچوونەوەنە بۆیە ئەهمەتیکە لەوایە ئینسان لە بەڕێوەبرد نابێت نەک لەوەی کە زاڵ بێت بەسەر شتەکانە. زۆر جار مرۆڤ بەداخەوە بە حکمی ئەوەی طبعێکی ئەومان هەیە دایمەن استغلال دائما حزمان لدەسەڵاتە بۆیە دائما دەستکاری مرۆڤ زۆر جار خۆ ئینسان دەستکاری ئەکرێ ڕەنگەی سە مەجالە بە باسی بکەین سوودیشیە بەڵام زۆری بۆی جارەکان مرۆڤەکان کە دەستکاریەکان دەستێوەردانەکان نەرێنین بەڕاستیە بۆی لە ڕاستیە مرۆڤ سنوورێکی هەیە بۆ نەکەم و کەسێک ڕەنگە گەرمەجالە بێ دواتر باس بکەین هەندێک جار بە نیەتی چاکشەوە بەڵام دواتر لێکەوتەکانی خراپە بێت. فرەجوڵەی خەڵکی یاخود چالاکیکی زۆری خەڵکی لە نێو سروشدا لە نێو شاخەکاندا بۆ گروپی شاخەوانی زۆر شتی ئەسبابی دیکە هەن ئەمانە کاریگەریانە بێت لەسەر ڕاکردنی ماژەڵەکیانیان بچێتە شوێنێک کە زیاتر ئەمنتر بێ بۆی لە کوردستاندا بێتەمایەوەی کە ئاژەڵی کێوی باڵندێکی ڕوو لەکەم بوونەوە بکات. بەدڵنیایەوە بەڵام ئەوش معنای ئەوە نی تر خەڵک شاخاوین نەکات یان نەڕوادە دەرەوە بەڵام لە ڕاستی لە هەموو وڵاتێکە ئەوانە ڕێکەخرێ بە یاسا و بەوانە ڕێکەخرێ ئەبێ شوێنی تایبەتیان هەبێ گروپی شاخەوانی بۆ نمونە ئەو خەڵکانی کە دەرەچن بۆی لە ڕاستی زۆر گرنگە شتێکی لە ئێمە بەداخەوە نیمانە پێڵەن مەحمەیە طبیعی. مەحمەیە طبیعی ئەو جێگایە کە ئاژەڵە کێویەکان تێیە ژین بە ئەسراحەتی خۆیان بەبێ ئەوەی مرۆڤ ڕاتە نزیکیان بێتەوە چونکە لە ڕاستیە هەندێک جار مرۆڤ گروپە شاخەوانەکان یان خەڵکی تر کە ئەڕواتە نزیکیانەوە ڕەنگە بەمبەسی هاوکاریکردن بێت بەڵام دواتر ئەو خولیاییەکە بن لە ڕاستیە دواتر لە کۆتاییە چونکە بتەوێ نەتەوێ ئاژەڵ طبیعەتێکی سروشتی طبیعی خۆی هەیە قەت ناکرێت ینی ژێردەسە نابێت و دەستەمو نابێت بە مرۆڤ بۆیە دایمەن دڵنیا بە لێکەوتەکانی خراپە بۆیە لە ڕاستیە فعلا نەبێت سنوورێک دابنرێت بۆ ئەوانەوە هەندێک جار گروپی شاخەوانی یا خەڵکی تر لە ڕاستیە یعنی بە حسابی خۆیان وەکو عەطفێکی ئەوە بەڵام بەڕێی منەوە بۆ شێوازە نابێ هەموو کەسێک بتوانێت نزیک بێتەوە لە ئاژەڵە کێویەکان. باشە هەر لەسەر ئەوە بام پرسیار بکەم زۆر جار لە ڕووی ڕحم و بەزەیمان بە ئاژەڵ و باڵندە کێویەکانە جا لە ورزێکی زۆر ساردی زستانە کە بەفرێکی زۆرە بارە یان لە هاوینێکی زۆر گەرمە خەڵکانێک ئەچن بە حسابی خۆیان هاوکاری ئەم ئاژەڵ و باڵنداناکەن بە دانانی ئاو بێ خواردن بێ هەر بابەتێکی دیکە بێ ئەمە تا شتێکی باشە بەڵام ئەمەی جەنابەت باسکە هەستەکەم تۆ ترسێکی لەم تێکەڵاوی و نزیکبوونەوەژێ بۆی کە گرفتێک لەم بەریەکەوتنایە دروست بێ وایە؟ طبعا ئەوەی بەڕێز ئاماژە پێ هەردووچیان ئیجابەت و سلبیاتش هەیە بۆ نمونە ڕاستەکەی
لە هاوینە بەتایبەتی لە منطقەکانی لای خۆمان ناوچەکانی گەرمیانە خەڵک بەردەستیان خۆش بێت کە ئەو بەڕاستی چکە حیوانانە دواتر پێویستیان بە ئاوە بینیشمانە ئەشمرن لە تینوێتی ئەمرن یا لە برسێتی ئەمرن یا لە کاتی بەفربارینە کە خواردن نەبێ ئاژەڵێکە پێویستی بە خواردنە بڵێ ئەوە جێگی دەستخۆشیە بەڵام لە ڕاستی سلویاتی خۆشی هەیەەوە بۆ نمونە یەکێک لە سلویاتەکان ئەوەیە کە تۆ ئەو ئاژەڵە بە دەستکاری طبیعەتیەکەیت دەستکاری طبیعەتێکی ئەو ئاژەڵە وا فێرە خۆی ئەو ئاژەڵە بێتە ئاژەڵێکی تەمەڵ ئەمە یەک دوو شتێکی پێڵین تەوازنی بیئی ئێمە لە ئەمریکا لە ساڵانێکە ئێستا لە مححمەیەکە پێڵین ویلسۆن لاوێ هەندێک گورگیان هێنا ئەو گورگانە نەبوو دوای ئەمە تقریبا 20 ساڵێک هێناوێن هەسیان کردووە باڵانسێک دروست بووە لە بینی ئەو ئاژەڵانەی کە خۆی گەورە ئاژەڵانی سەر ڕەنگە من و تۆ هەندێک ئاژەڵ ببینین ئەڵێن گوناحە بووی خۆ طبیعەت وایە دیتر ئەمە باڵانسەکە ئاوای هەندێک ئاژەڵە خوارد لەبەرەوە ئەو جۆرە سروشتە هەیە بووە دەستکاری مرۆڤ لە ڕاستیە دانانی خواردن لە ڕاستیە ئیجابەت و سلبیاتی هەیە ڕەنگە ئیجابەتەکەی بۆ فترەیەکی محدد بێ بەڵام ناکرێت هەموو کاتێت تو بەڕاستی چکە ئەو ئاژەڵە فێڵی تەمەڵیەکی ئەو ئاژەڵە وای دێت لە هەموو کەس نەترسێ دوایەوە قوربان شتێکمان لەبیر نەچێ هەندێک خەڵک شتی زۆر سیرە بیستین بەڕاستی بەداخەوە لە ڕاوکردنە ڕاوکردنێکی زۆر ناشەرعی و خراپ و بە هەموو شێوازەکان وا لەو ئاژەڵا کات کە دەستمەوە بێ نزیک بێت و دەتر ئاژەڵەکان بەڕاستی دەست بەسەرگیرێت بەڵێ گۆڕانی کەش و هەوا بوونی چەند ساڵێک ینی گەرمایەکی زۆر ڕووی لە وڵاتی ئەمە کردومانە کاریگەری ئەبێ لەسەر ئاژەڵی کێوی باڵندەی کێوی بڵێ لەسەر باڵندەش و لەسەر ئاژەڵ بەگشتی بەڵام ڕاستە لەسەر باڵندەکان زیاتر ئێمە تقریبا عێراق لە ناوچەیەکە زستانان و حتا سەرەتاکانی هاوینیش ئاژەڵەکانمان پێڵەن ئاژەڵ کۆچکەرەکان یان باڵندە کۆچ کردووەکان لە رووسیا و لە جەنوبی رووسیا و لە کازاخستان و لەمان نەدیان بەڕاستیە بەڵام بەداخە و خەڵک ڕاوێنات بەڵام لە ڕووی ژینگەیەوە بڵێ ئێستا بۆ نمونە خۆمان نەزانین ئاژەڵ لە شوێنێکی سروشتی ئەبێ بژی یعنی دار و درەختوانێ بەڵام کەسێرەکەی کە سەرچاوەکانی ئاو سەرچاوەکانی خۆراکی نەما ئەو ئاژەڵە لە ڕاستیە وای لێ دێت ژیانی ئەگۆڕێت حتا ڕاتە ناو جیناتی و تەرکیبێت جیناتی ئەگۆڕێت وای لێ دێت لە حەجمە لە طبیعەتە لە دژمنێتی عەدائیە هەمووی گۆڕانکاری بێت وەکو ژینگە جگەلەوە ژینگە نقطەیەکی زۆر مهمە ئەوش ئەوەیە کە شوێنی حەوانین ناوێنە شوێنی مانەوەی ئاژەڵەکە تێکەدا لە ڕاستیە بۆ نمونە ئەگەر تۆ دار و درەخت و سەوزای نەبێکم ژینگەکە ژینگەیەکی وشک بێ ئەو کاتە شوێنی مانەوەی ئاژەڵەکان نابن بووی وردە و ئاژەڵانە لە ناوچن بە عەکسیشەوە ئەگەر بەفر و سەرماوسۆڵی وا بکە دیسانەوە ئەو ئاژەڵانە ناچارە بە شوێنەکانن بەجێ بێڵێن یەک نەک ناچار لەواچ هەر نتوانن بژین دواتر وردە لە ناوچن دکتۆر بابەتی ڕاوکردن دەوتت ئەگەر ڕاوکردن هەر خۆی خراپ بێ نامەشروع بێ نایاسایی بێ بەڵام زۆر جارە بیستنە لە ڕاوی یاسایی ئەگەر ڕاوشتێکی خراپە بۆ ئاژەڵێکی و باڵندا ئەمە لەوانە قسەی ڕاوچێک بێکەم بۆ تۆ یەکەم ئەی ڕاوی یاسایی یانی چی؟ ڕاوی یاسایی ئەوەیە کە تۆ لە سنوورێکی یاسایە لە سنوورێکی قانونیە تەشریعی قانونی هەبێت چونکە بتوێ نەتەوێ ئەمە خولیایە کە هەندێک خولیا هەیە و لە ڕاستیشە هەندێک جاریش مرۆڤ مؤسسات بەڵام نەک لەسەر ئەساسی تاکە کەس ئەوش بە دراسە و بە بەحاس و توێژینەوە ناچارە بن هەندێک ئاژەڵ لە ناو بدەن بەڕاستی چونکە بۆ هەندێک جار عادادیان زۆرە بێت هەندێک جار نەخۆشی و شتیان تیا بڵاو بێتەوە بۆیە مەجبورە بن ئەو ئاژەڵانە ناو بدەن بەڵام لە ڕاستی ڕاکردن ئەمە ئەبێتە بیانویە بۆەوەی کە بڵێن ڕاوکردن هەندێک خەڵک بۆ ئارزوی خۆی کە کێشەمان نییە لە وڵاتانە ئەکرێت بەڵام بۆ نمونە فترێکی محدد هەیە من خۆم بینیمە ڕەنگە جەنابشتیان بینیوە ماسیەکرێ ماسی گەورە شەکە دوای بەرێداتە ناو ئاوەکەەوە یعنی مەبەستی خواردنەکە نییە یان ئاژەڵێکەکرێت دواتر بەرێداتەوە دوای ئەوان بە یاسایەک مەسەران ئەو کەس ئەڕوا بۆ ڕاوبوو نمونە چەند فیشێکی پێ ئەبێ لە هەفتەیەکە مەسەن ئەو نەفیشەک بتەقێنە بۆ نمونە چەندێک ئاژەڵ ئەوە ئاژەڵ هەمووی سجل لەو لەسەری حساب بەڵام لای ئێمە هەڕەمەکی ئەکات کورە ئەزین چێ هەندێک شت ئەبیسیت زۆر عەجیبە یعنی تەسەوڕەکان چیان کردو لە ڕاوکردنی کەوە طبعاً یەکێک لەو ئاژەڵانەیە کە لای ئێمە مهددە لە ناوچوون حرمەتمەیە چاڵیان کردو و سەبیان کردووە لە هاوینانە مەشروبیان تێ کردووە ئەو داماوە هاتووە مەشروبەکەی خواردووە و گێژ بووە ئەیگرن یعنی تۆ سێری ئەو ئوسلوبانە بکە چ ئوسلوبێک بەکارێنن بۆ ڕاوکردن ینی هەموو شتێک بەکارێنەوە بە هیچ بەداخەوە بەڵام لای ئێمە بەداخەوە وەڵام یاساکە بۆ شێوازانێک کە ڕێگیری بخێنی کاک دکتۆر لەم دەوردەکە چوینە وەرزی هاوینوانە
هەندێک شوێن هێندێ شاخەیە پێدەشتەیە ئاگرکەوتنەوەی لەکەوێتەوە یەکەم چی بکرێبووی کە گرنگترین ڕێنمایی بۆ هاوڵاتیان وشیاری وڵاتیان تا بتوانن نێڵن ئاگرێ شتێک دروست بێت تەشەنە بسێنێت و بوونی ئەم دوو کەڵە زۆرە بوونی ئەم ئاگرانە کاریگەریە بێ لەسەر کەمبوونەوەی ئاژەڵە کێویەکان بەڵێ لە ڕاستیە ئەوە ئەرکی حکوومەتە حقت جەنابەت پێش قسەکان دوازم لە پێشەکە قسەی زۆر مهمت کرد ئەوەش بۆ بوو کە هۆشاری تاکە کەسیت لە هەمووی گرنگتر لە ئیشی حکوومەت گرنگتر ئەوەیە هۆشاری تاکی کەسی هەبێ ئەبێ مرۆڤگە خۆی پێشەوە بەڵام گریمان مرۆڤەکان معلوماتیان کەم بوو ئەمە ئەرکی حکوومەتە بەڕاستی ئەم شتانە ڕێکخات ئاگرکەوتنەوە بە هەموو شێوازێک ئەبێ حکوومەت هەڵسێ بە دادانی لافیتە و بە ڕێنمایی بۆ ئەوی مەسەن خۆشبەختانە لە هەندێک شوێن ئەبینین ئاگەر نەکرێتەوە چکە بەڕاستی ئاگرکەوتنە جاروایە تۆ بەجێ ئێڵی زۆر چیرۆکی وەمان بینیوە تۆ ئاگرت کوژانەوەتەوە دوایی پشکۆکەی ماوەتەوە وردە ئەو ناوچێکی گەورەی سووتاندۆیان بەداخەوە هەندێک جار هەندێک ئەحداسمان هەیە ئێمە بەڕاستی ئێمە وەکو ژینگە وەکو ئەندامێکی ژینگە پارێزی سیرکی هەندێک جار کێشەی ئەو خەڵک دروستیەکە خۆی خەڵک ئاگرگە دروستەکە ئەوش دیسانە بە هەندێک فرتوفیل و بە هەندێک ئیتر بۆ تێکدانی ژینگە بێت یا بۆ تۆڵەکردنەوە بێت لە هەندێک خەڵک لە هەندێک ئەوانە بەڕاستی بێت هۆی ئەوەی کە دواتر ئەو باخ و دارستانە ناوسێت حتمما ئەوە جێگەی سەرەکی ئەو ئاژەڵەیە بە دڵنیایە و ئاوارە ئەبێت و ژوێنەکەشی ئەگۆڕێت و زۆر جێش ئەسووتێن ئەسڵەن ئاژەڵەکان کاک دکتۆر ئەوەندەیەوە ئاگادار بن بە شێوازێکی گشتی خەڵکی هۆشیاری پیا کردو سەبارەت بە پاراستنی ئەم باڵندە و ئاژەڵە کێویانە یان بۆ ئەم با بڵێن چێژ وەرگرتنە کاتی خۆی کاسێ بۆ ڕاو ئیتر دەست ناپارێزێ لەوەی کە ئەمە بێچووی هەیە بێچووی نوێ کاتی وەچە خستنەوەی کاتی نییە ینی چێسە بۆ نکە ڕاوماسی قەدەغا کرێت لەو کاتەیە کە گەرادانەوە نیە بەبست لێ تا ینی چ ڕاوچیەکانمان چ خەڵک بە شێوازێکی گشتی هۆشیارێکی وە قوڵیان هەیە سەبارەت بە باڵندە و ئاژەڵە کێوەکان بەڕاستی ڕێژەیە بڵێ گۆڕانکاری هەبووە مەسن ئێستا لەگەڵ ساڵی 2000ەکانە ساڵ 2005 ساڵەمە پێش گۆڕانکاری ئەنجە دوایەوە ئێمە تەسنیفی بکەین ئەم خەڵکە کێن وای لێ هاتووە ناوچە لەگەڵ ناوچە فەرقی هەیە هەندێک شوێنە بینین بەڕاستی ئاژەڵەکان ئەگەر تێکەڵی ماڵەکانی شەبن لەبەرەوەی ڕاویان ناکەن لەبەرەوەی ناچن نزیکیانە لەبەرەوەی عەزیەتیان نەدەن بۆیە جۆر هاوڕێتێک دروست بێ بەڵام کوردستان خۆشبەختانە هێشتان لای خۆمان زۆر باشترە بەڵام بەداخەوە هەندێک شیلۆکە بیسین ئێستا خەڵکی لە وڵاتانی خەلیجەکانەوە دێن لای خۆمان ڕاوەکەن بەڕاستی بۆ هەندێک باڵندەی بەڵێ بۆ هەندێک باڵندەی نایاب دێن لە کوردستان ماونەتەوە تەساوی بە تەسویر و بەهین هەیە و لە عێراق و بە تایبەتی لە کوردستانیش دێن هەندێک باڵندە بە تایبەتی ئەوانەی بڵێ باڵندەی بازووان بەڵێ بازوو ئەو جەماعەتە فعلەن لەبەروی پارێکی زۆرەکە لای ئەوان بەداخەوە ئەکرێت بەڵام هێشتان وەکو عامی خەڵکەکە تقریبەن هەستەکەی نێمە بەرەو گۆڕانکاری چووە بەرەو باشی چووە بەڵام هێشتان ماوێتی بەڕاستی خۆ کێشەکە لە گوێی کێشەکە لەوەیە ڕاوکردن بێت بە بازرگانی زۆر خەتەرە ڕەنگە بۆ حەز و ئارەزوو بێت کابرا بەتەوعێ بەڵام بزانێ داهاتێکی مادی زەخمی لە دواوەیە وڵی ئەوەی تر ئەو کاتە ڕێگرتنەکەی زەحمەتە تۆوتت باز لە دەستێوەردانی مرۆڤەکەی دەستێوەردانەکان چین ئەی بینین لە سوۆسیال میدیا هەندێک ژینگە پارێزیان کەسانی وەکو بڵێ بەزیان بۆ ئاژەڵانە دێتەوە خواردنیان بۆ دانێن یاخود ئاویان بۆ دائنێن یان ئەگەر ئەمەش بکرێ پێویستە چۆن ئەمە ڕێک بخرێت چیان بۆ دابنێت کە سوود بۆ ئەمگەێت و زیانی نەبێت بۆیان یەکێک لە کێشەکانی خواردنەدانان وەکو وتمان ئەو ئاژەڵە فێرەکەی کە تەمەڵ بێت یەکەم دوای ئەو فرسەتێکە بۆ گواستنەوەی نەخۆشیەکان لە ڕاستیە دەبینی ئاژەڵێک بۆ ئاژەڵێکی تر ئەمانە ئاژەڵەکان تێکەڵە بن تێکەڵە بن هەندێک جار مرۆڤ چیەکات هەندێک ئاژەڵ نامۆی بە منتەقەکە بە تایبەتی ئاژەڵی دڕندەکان و ئەکات کە مەسەن کۆمەڵی ئاژەڵی تر لە ناو بدات تۆ ناکرێت مەسەرەن تۆ هەر ژینگە خۆی نمونەمان هەیە چەندین ئاژەڵ بەردراوە دواتر دوای مردار بۆتەوە نەماوە فەوتاوە بۆ لەبەرەوەی لە ڕاستی ژینگەی تایبەتی خۆی هەیە دوایەوە ئەبێ ئەو ئاژەڵانە مهەیە بکرێت ئامادە بکرێت پێش ئەوە بخرێتە ناو دارستان یا ئەو شوێنانی کە تێ ئەژی لە ڕاستیە وبێت بۆی لە ڕاستیە دانانی خواردن یا دەستکاریکردنی مرۆڤ هەرچە هەندێک جار سوودی هەیە بەڵام لە ڕاستیە زیانەکەی زیاتر وەکو لە قانجازەکە باشەگەر زۆر نەگەڕێنەوە بۆ دووە 50 ساڵێک گەڕێنەوە بەپێ ئەو توێژینەوە و ئەو دیراساتانی ئێوە کردوتانەوە کەسێکی شارەزا و پسپۆر ئەو باڵندە و ئاژەڵە کێویانە کامانن کە هەبوون ئێستا یان نەماون
یا مەترسی لە ناوچوونیان لەسەرە کۆمەڵێک هەن لە کوردستانە یەکێک لەوانە بەداخەوە کە پێڵێن پڵنگی فارسی یان فەهدی فارسی ئەوە مێژۆگەی لە ڕاستی کوردستانە بەڵام وەکو چۆن ئێمە لە ڕاستیە لە مێژووە تۆمارکردنی مێژووە خراپبووین لێرەشە بەڕاستی حەقی خۆمان نەداوەت یەکێک لەوانە ئەوەی کە پێڵەن فەهدیان پێڵێن پڵنگی ئەوە یەکێک لەوانەی کە خەتریاتی لەسەر زۆر کەم بۆتەوە بزنەکێوی لە ڕاستیە ئەزانین عەدادەکانی زۆرن بەڵام بزنکێوی بە طبیعەت ئەبێ خۆی زۆر بێ یعنی ئەوە نییە مەسەن ئەگەر تۆ حسابی بکەی بۆ نمونە لە مەسەرەن لە 2000 دۆنەمە بۆ بڵێن ئەگەر 2 دانە 3 دانە ئەو لەو پڵنگەت هەبێ ئەبێ لای کەم و 600 لەو هینە هەبێ لەو بزنەکێوی هەبێ ئەم زۆری بزنکێوی معنای ئەوە نییە پارێزراوە نە ڕاوەکرێت ئاگامان لێ ڕاوەکرێت یەکێک لەوانە کەو یەکێک لەوانە وەکو باسمان کرد بزنێک یەکێک لەوانە کەمتارێکی لە کوردستانە پێڵێن کەمتاری پەڵەپەڵە یا خەت ئەو ئەوانەیەک لەوانە کە خینە هەندێک مارمان هەیە بەڕاستی لەوانە هەندێک مارمێلکەی دەگمن هەیە پێڵێن سەمەندەل ئەو سەمەندەلانە هینن پەڵەپەڵەن زۆر نایابن زۆر جوانن بەڵام بەداخەوە لای خۆمانەوە وەکو هین خەریکە لە ناوەچن ئەو کۆمەڵ ئاژەڵانە طبعا لە عێراق مجموعی ئاژەڵی تر هەیە بە هەرکەوە طبیعەتی خۆی بەڵام بڵێ بەبێ و سروشتەکە جیاواز سەوزایی دروستکردنی سەوزایی ناشتنی نەماموانی کە بۆی کە شوێنێکە زیاتر سەوزایی تێدا بێت و درختی زۆری لێبێت کاریگەریە بێت لەسەر هەم ژینگەی هەم ئاژەڵێکی لەو شوێنانەدا بەدڵنیایەوە سەوزایی اینجا خۆش ژینگەی ئەساسی ئاژەڵ ژینگەی ئێمە لە ڕاستیە باسی کە ژیانی ئەوە بکەین باشە ژیانی دەشتێکی بکەین مەبەستمان لە ڕووەکیشە ئێمە ئەم ئیتفاقی کرا لە ساڵ لە 2013 ڕۆژێک دانرا کە سێسی ڕابردوو بوو پێڵێن ڕۆژی جیهانی دەشتێکیوی یعنی دەشتێکی ئیتر ئاژەڵ ڕۆکش ڕۆکەکە هەم بۆ خۆی سوودی هەیە ناوچەکە سەوزایە بێت لە ڕاستی و هەم دیسانە بێتە ناو شوێنێکی گونجاو و چاک بۆ ئەوەی کە ئەوە ئاژەڵە تیا بژی خواردن پێ ئەکات تیاهەیە ئەمێنێتەوە زاوزیەکە ئەوە هەمووی سوودی خۆی لە ڕاستیە کاکتۆر ئێمە لە سەر ئاستی ناوەندەکانی ئەکادیمی وەکو زانکۆ و پەیمانگاکان چی بکرێ بۆی کە لە ڕووی زانستیەوە دراسات بحوث لێکۆڵینەوە زیاتر بکرێ بە ئامانجی ئەوەی کە ئەگەر مەترسیەک هەیە لەسەر ئەم ئاژەڵ و باڵندانە کەم بکرێتەوە نەهێڵێ دروستە لە ڕاستیە توێژنەوە هەیە ئەگەر بڵێن نییە هەیە بەڵام زیاتر توێژنەوەکان بۆ لایەنی علمی سەرفەکە ئاچن زۆر بۆ ئەوە ناچن کە چۆن پاراکسنگی بکرێت بەڵام بەداخەوە لەگەڵ ئەوەشە هەیە شتێک ئەبێ حکوومەت هیچ بەسەر و توێژنەوانە بکات ئایا ئەکرێت لەسەری یعنی منەڵم ناکرێت ڕاستیە بۆ چکە زۆر جار ئێمە تۆسیات ئەدەین زۆر جار لە کۆنفرانسەکانە قسە ئەەکەین لە سیمینارەکەین توێژنەوەکانی خۆمانە باسێکین نەک تەنهاوە باسی بەسیترینش باسی کۆکردنەوەی ئاوەکەین ینی ساتە سەدی دوکان وای لات و ئاوێکی زۆر بەڕاستی یانە ئەمە کارە ساتە ئێمە بیر لەوە ناکەینەوە چەند سەدێک دروستکەین بۆ گلدانەوەی ئەم هەموو ئاوە ئەڕوادی عین بەڕاستی گوناحە ئەم هەموو ئاوە بەسیترینیان کەوا بوو کە پلان نەبوو ئیتر ئەگەر توێژنەوەش بکرێت توێژنەوەکە ئەڕاتە ئاستی شخصی من توێژنەوەیك ئەەکەم بەڵام ئەگەر ڕێنمایەکانم بڵاوێکمەوە ئەم توێژنەوەن ئەگەر ئیشی لەسەر نەکرێت بەڕاستی وەکوەتانی هیچ وەکوەتانی ئاسین بەساردی بکتی هیچتر یەکی لەو شتانەی کە ژینگە پیسەکە بوونی ماوادی پلاستیکی ئەوانەیە بەژەر زیانی دەبێت بۆ ئاژەڵ و باڵندێکی بوونی ڕێژەیەکی زۆر پلاستیک و دەبە و زۆر شوێن هەر لە شوێنەکانە ئەمێنێتەوە ئەکید زۆر کاریگەری هەیە و زۆر جاریش نەوعشتینێ دروستە بێت لە بینی ئاژەڵەکان لەگەڵ ئەو نەوع پلاستیکە ئێمە دراسەمان هەیە بینیمانە مەسەرەن زۆر جار ئەو حیوانە تەفزیلی پلاستیکەکە کە لەسەر خواردنەکە یعنی ئەمە ڕات ناو جینیەوە حەزی لەکە نەوع مادەیەکی تایە چۆن لای خۆمان ئێستا مناڵ حەزی لە چیپس و هەندێک ئەزان خراپشە بەڵام مواد مجموعە نوکە و مجموعە تامی تێەکەن ئەو مناڵە حەزی لەکە لەگەڵ خوێنێ تێکەڵەوێ ئەم ئاژەڵەش وای لێ دێت کە دواتر بەتایبەتی من زۆر جارە بینین بەداخەوە خەڵک لە سەفرەیە خواردنێک بەجێڵی کات ناو لایەنێک بەجێڵی ئەڵێ ئەمە دوای دێن کوێیەکەن و باشترین وایە باشتر وایە ئەو پلاستیک و خواردنانی کە خۆت خواردەوە پاشماوەە لەگەڵ خۆت بیبێتەوە بیکە لای تەنەکە خۆڵی لای ماڵی خۆت یا کە دیت ناو شارەکەەوە بیکێتە ناو ئەو وینەی خۆت بۆی لە ڕاستی ئەو ئاژەڵە بەتایبەتی کە برسی بوو پەلاماری هەموو شتێکەکە بۆی لە ڕاستیە زەرەرێکی زۆرێ بێت زۆر بەڕێز پرۆفسۆر یاریدە دکتۆر سالم نعمەت و سپۆڕی ژینگە سپاس بۆی لەم تۆلەکە ماوەیت